سڵاتانی بەم کاتتان باش لە ماوەی ڕابردوودا دابەزینی بەهای دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکی پشەیەکی گەورەی لە بازاڕی ئاڵوگۆڕی دراودا دروست کرد. هێشتا ڕوونیە کە ئاخۆ عاقیبەتی دینار بەرامبەر بە دۆلار چی دێدێت. ئەمەش لە دوای ئەوە هات کە لە ماوەی ڕابردوو بەشێک لە پارلەمانتاران و سیاسی عێراقیەکان باسییان لەوە کرد کە حکوومەتی عێراق بەرنامەیەکی بە دابەزینی بەهای دینار بەرامبەر بە دۆلار لە ئەنجامی گەڕانەوەی دۆخی بازار بۆ پێشتر کە ئێستا نرخی شومەکان بەراورد بە ڕابردوو جۆرێک لە بەرزبوونەوەی پێوە دیارە. ساڵی داهاتوو بۆ نرخی دینار بەرامبەر بە دۆلار چۆن دەبێت؟ ئایا بانکی ناوەندی بەبێ گەڕانەوە بۆ سندوقی دراوی نێودەوڵەتی دەتوانێت بەهای دینار بگەڕێنێتەوە ئاستی پێشووتری؟ حکوومەتی عێراق بۆ ئەمە چی دەکات؟ حتمما لەگەڵ هەموو ئەمانە ئاماژە پێدراوە ئابوووریەکان لەسەر کۆی گشتی ئابووری جیهان دەکەم بەشێکی دیکەی گفتوگوکان لەگەڵ بەڕێز کاک ئەمیر قەساب ئابووری ناس و شارەزای ئابووری. کاک ئەمیر سپاس بۆ ئەم دەرفەتەوە بەخێر بیت. سپاس بۆ بەڕێستانەوە بۆ بینەرانی کەناڵ خۆشەویستەکەتان. کاک ئەمیر شێوەیەکی خراپ لە ئاڵوگۆڕی بازاڕی دراو هەیە، یعنی پێشبینیەکان پێشبینی واقعی نین لە پرێکدا دۆلار بەرز دەبێتەوە نزم دەبێتەوە. ئەمە حاڵەتێکی ئاساییە، ئەمە بۆ وایە ئەم دۆخە؟ خۆی لە ڕاستیدا دۆلار وەکو پێوەرێکی جیهانی بۆ بەهای دراوەکانی جیهان شتێک بووکەوە پیاداکرا، بەڵام کاتێککە گورتووی ئەوروپا دروست بووە هاتن دراچیان بەناو یۆرۆ دروست کرد، مەترسی کەوتە سەر بەهای دۆلار لە بازارەکانی جیهانە لە بۆرسەکانە. هەبوو لە زمانی جۆنسۆن هەبوو ڕئیسی ئەمریکی، ئەو هات دۆلار کرد بە کاڵا خۆی، ینی خۆی بەهای خۆی لە بازارە بدۆزێتەوە، نەک ئەوەی بانقی فیدراڵی ئەمریکی تهدید دەکات. لەو ڕۆژەوە دۆلار بۆ بە کاڵایە لە بازارە کە خۆی خۆی دیاریەکە، نەک بانکی ناوەندی فیدراڵی ئەمریکی. لێرەکە بێ ئێمە کە لەگەڵ دۆلارە دیناری عێراقی بەراورد دەکەین، ئەبێ لەگەڵ شتێکیکەین کە خۆی لە بازارە ئەو زۆر جیەکگیر نییە نرخەکەی بەرامبەر پاوەند بەرامبەر جاران مارچی ئەڵمانی بوو یا فەرەنکی فەرەنسی بوو ئەیسا بەرامبەر یۆرۆ و هەموو دراوەکانێکی جیهانی. ئەجا لەبەرەوە ئێمە لەگەڵ ئەوە کە ئیکەین ئێمە بکبێ مادەم بەسراین بە ئەوەوە و ئەمریکا لەسەر بۆچوونێکی سیاسی خۆی ئەوەی کە دۆلاری کرد بە کاڵاکەوە بێ ئێمە هەموو وەرانکاری سیاسەکانی جیهانی کاریگەری لەسەر هەموو جموجۆڵێک و بۆچوونێکی ئابووری لەبەر ئەوە بەڵێ باشە کاگەمی، بەڵام لە پەنای ئەم بۆچنەدا یعنی کەم نین ئەو ڕاو و بۆچوونانەی کە باز لەوە دەکەن هەر بۆ خۆی دۆخی سیاسی عێراق و چوونە دەرەوەی بەشێک لە دۆلاری ئەمریکی بۆ وڵاتانی ناوچەکە بە تایبەتی لیستی ڕەشی کۆمەڵی کۆمپانیای ئاڵوگۆڕی دراو لە عێراق لەلایەن ئەمریکا و هەموو ئەمانە بەشێکی دیکە هۆکارانەن کە وای کردووە نرخی دۆلار زیاتر بەرز بێتەوە بەرامبەر بە دینار. کاگەرسان تۆ بیر نەچێ ئێمە عێراق لەژێر بەندی 5 بوو. باشە وابوو لە دوای شەڕی ئێرانی عێراق خرازر بەندی 5ەوە و هیچ نەیەتوانێت جوڵەیە بکار بێ ئەوەی کوا بگەڕێتەوە بۆ نەتیوە گرتوەکان و پارەکان چۆن خەرجکات و بیا بچی ئەو بوو دوای ئەوەی ترە و سیغی ئەو بڕیارانە هاتکەوانە دۆران بەرە خۆراک و پارەکانی لە بانقەکانی دەرەوە نەکرا. لەبەر ئەوە دراوی عێراقی بە کێشەی زۆر هەڕۆشتووە و دوای ئەوەش ئێمە ویتە نابیشە فەرمووکەوە مەسەرەن ئەوەی کەەوە دراوی بەرامبەر دۆلار بوای دیات بێت. دوای ئەوە لە دوای بەندی 5ەوە ئیستاش وە لە هەزار کە نەوتی عێراقی کە لە ساڵ 85 بۆ نەوی بودجەی عێراقی ئێتما دەکاتە سەرپارەی نەوت لە بانقی فیدراڵی ئەمریکی ئەو پارێ دانێت بە لیوانەوە جاریکێت و بە عێراق بە دواتچینی بۆ کرێت چۆن خەرجەکرێ. ئەمریکا هەستی کرد ئەو پارانی کە لە بازاری عێراقیە و بانقی ناوەندی عێراقی ڕۆژانە بەرانی کەم بۆ کەمترین ژمارە 200 میلیۆن دلاری خۆت و بازارە و دلاریش لە بازاری عێراقی نامێنێ. مشکلەکە کێشەکە چێ ئێمە 3 وڵات چواردەوری یاوین ئەو 3 وڵاتە کە ئەمریکا فشاری خسۆتە سەریان و ئابڵخی ئابووری خسۆتە سەریان ئێران، تورکیا، سووریا کەوا بێ ئەو پارێکە لە بانقی مرکزیەوە ئەمریکا بەتاکید زانێت و واگەداری و بازارەشە زۆربەی تەهروبێ کرد بە قاچاغ ئەبرا بۆ وڵاتانە. کاگەمێ ئەو بۆچوونەی ئەمریکا دەربارەی دۆلار و چوونە دەرەوەی پارەکەی بۆ وڵاتانی دیکەی ناوچەکە بۆچونێکی تەواو ئابووریە؟
بەتەشید تەسیرەکە دەسترا بووری وڵاتەکەی تەسیرەکە دەسەر بازاری عێراقی سەر هاوڵاتی عێراقی خرین و فرۆشت و بەهای دیناری عێراقی لەبەرەوە ئەمریکا ئەویست ئەو بگرێ هەر بیرمان نەچ لە ئەمانی ڕابردووە وەزیری گەنجینەی ئەمریکی کە هات بۆ ئێرانە وەفشاری زۆری خستە سەر بانقی ناوەندی عێراقی کەوتی ئیتر ئەمە وابێ ئەو بوو بانقی عێراقی دەستی گرتەوە ئێستا کەمتر لە 100 ملیۆنی ڕۆژانە قستە بازارەوە و بۆ تا تقریبا دەوری 24 بانقی عێراقی خراوەتە لیشتی ڕەشەوە کەوانە لە سا چلی ئەو دراوەی کە هاتە بە مزایەتەوە بە بەجاکردنی شە لە بانقی عێراقی یا فرۆشە بانقی مرکزی ئەو بانقانەیان کڕی و بانقانەش لەوە ئەچێ ینی بە پێ بۆ چوونەکانی ئەو کەسانێکەوە بدوچوونەکەن لە وڵاتانی دەرەوە ئەمریکا بە تایبەتی تاڕووبی کردووە شتێک لە ڕووی ئابووری و جێگەی سەرنجە بۆ نمونە ئەمریکا لە پێناو مانەوەی بەهای درای وڵاتەکەیانی ئامادەی ئەم ڕێوشێنانە بەرامبەر بە عێراق بگرێتە بەر بەڵام لە ڕوویەکی دیکەوە بەرزبوونەوەی بەهای دۆلار بەرامبەر بە دینار ئەمە وا ناکات درای عێراق نابوت بێت دۆلار خۆی بەرز نابێتەوە دۆلار جێگیرە دیناری عێراقی بەرز و نزمە بێتەوە هێزی دیناری عێراقی ئەوە بۆ پرسیارەکەم نەوە بکاگەمی یعنی بۆ نمونە ئەمەژە بۆ خۆی نابێتەوەی نابوتبوونی زیاتری بەهای دیناری عێراقی بۆ عێراق ڕێگە بەمە دەدات عێراقی خۆی ساگەر بێتە سەرەوە مەسەن محەممەد شاه سوودانی ئەنجومەنی وەزیرانی عێراقی ئەڵێ ئێمە باری دارەیەمان زۆر چاکە بانقی مرکزی بە پێ بەیانای دەرێکا زیاتر لە 120 تەن ئاڵتوونی هەیە زیاتر لە 90 ملیار دۆلار یەدەک ماوەتەوە کە ئەمە ژمارێکی زۆر پێوانەیە بە حیاتی عێراقەمەی نەبینیوە بەڵام وەکو عەرزم کردی خرجکردنی و پاران لە دەسەڵاتی حکوومەتی عێراقیە نیە هەر حکوومەتی عێراقی پێش ئەوەی کە حکوومەتە تازەیە بێتە پێشۆم کابینە تازەیە بێ ئەوەی بوو لە پەرلەمانی عێراقی دنیان لەسەرەوەی کە سوپای ئەمریکی ژەبێت لە عێراق بچێت دەرەوە دوێنێ محەممەد شاه سوودانی بسێ ڕۆژنەوە پێر تەسریحە ئەڵێ عێراق تا ئێستا پێویستی بە سوپای ئەمریکیە کابێ مەسەلەکە دراونێ مەسەلە بوونی ئەمریکای لێرە سیاسەتی ئابووری ئەمریکا لێرە و پارەی ئەمریکی لە بازاری عێراقی دوێنێ نووسینگەی سەرۆکوەزیرانی عێراق دەربارەی ئەوەی کە جۆرێک لە دڵنیاییدا کە حتمما دەبێت دیناری عێراقی بگرێتەوە شوێن و بەهای خۆی ئەمە وا دەکات جۆرێک لە مستەقیری جۆرێک لە چۆنەڵی ئەم بەهای لە شوێنێکدا لە ئاستێکدا بۆسێ لە مەزیاتر دانەبەزێت وڵی خۆی وان هەوڵی وێن بەڵام یەکش دێبێ کاکەسان جێکەوە سیاسی دراو سیاسی نەقدی لەگەڵ سیاسی ئەبووری دووشتی زۆر جیاوازە بە پێی دەستوریش بانقی ناوەندی عێراقی ئەو سەرپشکەلەوەی کواچۆن ئەو سیاسەتی دراو سیاسەتی نەقدینە لە بازار عێراقیەکە تا هەموو بڵێن هێزەکانی ناو پەرلەمانی عێراقی هەموو بزوتنەوە سیاسەکانی ناو عێراقی چۆنەکەن هەتا توانوێ چەند سفر لەستە دیناری عێراقی لەبن بەڵام بانقی ناوەندی عێراقی ڕاز نییە بەوە بانقی ناوەندی عێراقی سیاسەتی تایبەتی خۆی پەرلەمانیش ناتوانێت چوومە لە دەستورەوە دەستپیت کراوە سیاسەتی نەقدی تایبەت بە بانکی هەموو ئەو بۆ چونانەی کە بازەوە دەکەن کە گۆڕانکاری لە بەهای دۆلار بەرامبەر بە دینا دەکرێت ئەمە خۆشخەیاڵیە ئەمە هەمینۆعێکە لە سڕکردن بناوی ئەنێم یعنی مخدرێکە دادێ بچارەسەرێکی کاتێ بۆ ئەوی خەڵک ئەجینا وەکو عەرزم کردی بڵێ بانقی ناوەندی عێراقی پێشم کێشانە زیاتر 200 میلیارد میلیۆن دۆلاری قستە بازار ڕۆژانە ئێستا محەممەد شاه سوودانی پێرێ وەکو جەناب فەرموو لە ئاخر لێدوانێ ئەڵێ 120 میلیۆن هەژدێ مانگەخینە بازارەوە ئێکا کە ئیشتا بوو ئەو ژمارانەی کە جاران بەخرای بازارەوە زۆری فەرقی ینی نیوە لەبەرەوە ئەوە چارەسەری و کێشەیە ناکە بەشێکشی پەیوەندی بە ئەم شێوە ئابووری کە لە بازاری دراودا دروست بوو بەشێکی پەیوەندی بەوە نییە کە بۆ نمونە لە کۆتایی ساڵی دارایی نزیک دەبینەوە حسامی خێتامی وەزارەتەکان دەکرێت جۆرەکان ینی دلار پاشەکشێ پێ دەکرێت بازارەکان پەیوەندی بەوە نییە کاگەبێت حسابەتی ختامی ئەم ساڵ نەختی قورسە جێشەی قورسە چوون بیر نەچی ساڵی پار عێراق نەیتوانی یاسای بودجە لە پەرلەمانە بڕەوێنێ باڵکو لە سا 12 بودجەی ساڵ پێشتر برێ ئەگەر ئەم ساڵ نەتوانێت بودجە دانیەوە لە پەرلەمانە ینی نەرخسێنێت و ئیشی لەسەر نەکرێ ئیتر بەرەوەنەوە ئیفلاسیی بەڵێن ئابووری ئەڕوا حکوومەتی عێراقی نوعێک لە تەنگەژەیەکی ئابووری توژە بێ لەگەڵێنە بۆ بەرئیفلاسن تەنگەژەیەکی توژە بێت لەبەرەوەی کە ئێمە بۆ ساڵێک ئەتوانێک لەسەر 12 بودجەی ساڵی پێسوور بکە بەڵام ئایا ساڵی داهاتوو بەم پارە زۆرەی کە ئیسا ماوەتەوە بەم نرخە بەرزەی نەوت کە لە بازارەکانی جیهانایە عێراق زۆر زەرورە چۆنە بێ ئەبێ
موازنەی تازە بکە ئەو ڕقەمەی کە باسی شەکرێت 220 تریلیۆن بەڕاستی زۆر زەبەر لە حل مێژوێش توانێت بووە بە یەک شەر ئیسفادەی لێکا بە بۆچوونی من بازاری عێراقی و خەڵکی عێراقی و هاوڵاتی عێراقی کە ئەو پارەیە زیاتری بۆ بچی بەکار بێت بۆ بەرهێنان بەکاربێت نەک بۆ بەکاربەر بەڕاستی ئەبێ بە بۆچوونی من ئەوەی کە تەرخانەکرێت بۆ منەفقاتی سیادی لەگەڵ ئەوە ئەبێ بکەم کرێت چۆن بەڕاستی ئێستاک لە سەرسەی بودجێ عێراقیە بە منەفقاتی سیادەکەی زۆر زۆرە و کۆمەڵێ ینی سەری هەیە لە بودجێ عێراقی گرتێگەی کاگەبی ڕوونە تا ئێستا بۆ منە بەهای دینار بەرامبەر بە دۆلار لە بودجێ عێراقیدا بە چەند دیاری کراوە تا ئێستا ئۆنگەی من بسوێتم دیاری نەکراوە هەرچەنە خۆی عادەتەن کە ئەکرێت لەگەڵ ئەو بابەتانەی کەەوە تەمیلی بودجەکەن ئەجا ئایا کردی پیشەسازیە یاخو کشت و کاڵە یاخو گەشت و گوزارە یاخو نەوتە سەنعەتی نەوتیە ئەو ڕۆژە کە تەخمینەکرێ و پارانە چونێتە ناو بودجە و ینی خطای ئەبێ بۆ بودجە عادەتەن لەگەڵ سێری ڕۆژە بە 20 دلار کەمتر یا 20 دلار کەمتریکەن بۆ هەموو ئەگەرێگەر پێت پێشەوە لەبەرەوە لەمی کاسەینەوە دیستا زۆر زۆرە و عێراق پێشبینیەکرێ ئەڵێکەویتر لەوە دوایگەینە 4 بەرمیل و نیو بۆ 5 میلیۆن بەرمیل لە ڕۆژێکە بۆ پارەی بەپێی بۆچوونەکانی خەڵکانی شارەزای بازار نەوت ئەوانەژوە ئەڵێنکەوە نرخی نەوت لە دابەزینی 80 دلار کەمتر نابێ بەڵام هەر بودجە لەو ڕام لە دەوری 55 بۆ 60 دلار بۆ بەرمیل نەوت حسابی بۆ بکرێت بۆ ئەگەری هەموو ئەگەرێگەر توش بێت بەم ڕێژەیە دیاری بکرێت ئەمە ئیجز کورتێنان لە بودجێ عێراقدا ڕوونادات ئەگەر بۆ شامل و تاوی ڕوون نادا چونکم ئەم من لەو ڕە پارین ینی نرخی نەوت لە 80 تا 75 کەمتر نایەتە خوارەوە لەبەرەوە لە مایدا عادە نەزەریەکرێتەوە بەچی سەرفرا و چی ناوە چەند ئەجزەکە بووە ئەو کە پێوترێ بودجێ تەکمیلی ئەو پارە زۆری کە ماوەتەوە لە فەرقی بینی ئەو پارێکەوە تەخمینی بودجێ پێکرا و لەگەڵ واقعی سەرفەکە ئەو فەرقە لە مایدا بودجێ تەکمیلی ئەتوانێت تەختی هەموو قەرزەکان کە کردویانە و بیرشتنێ چێ مەسەنەکە بازار نێوت من ئەڵێم لەسەرەوەی کە لە 80 دلار نایە ئێستادەم بۆچی بۆ نرخی بەرمیلی نەوتی ڕووسی کە ئەوروپا دایناوە ئەڵێ ئێستا لە بازاری نەوتە لە بینی بۆ 85 دلار نەوت یاری ئەکا پارەکەی بەڵام ئاڵێن ئێمە ئیتری نەوتی ڕووسی وەرەگرین بەڵام چوومە بەرژۆن دێت و لای رووسیا بەسێتی بیفرۆشەوە بەسیانە چون کێشەی وزیان هەیە لە ئەوروپا بەڵام بە 60 دلار لەبەرەوە کەگەر نەوتی بە 60 بێت بودجێ ئەوانی کە لە هەشتا نەوتی نرخی نەوتی وڵاتانی بەرەن ئۆپیک و ئەوپیک من ئەمێ وەڵامی و پرسیارم بەڕوونی دەستکەوێت بۆ نمونە یەکێک لە هۆکارەکانی نەزمبوونەوەی دیناری عراقی بەرامبەر بە دلار بۆ ئەوە بوو کە حکوومەتی عراق ئەو کورتێنانی کە لە بودجە بوو لە ساڵی ڕابردوو پێی بڕکاتەوە بۆ ئەم ساڵی عنی بۆ نمونە حکوومەتی عراقی دەتوانێت بەم ڕێژە بەم ئاستێکی ئێسایەتی ئەم بودجێ ینی کەم کوتەکانی پێ بڕکاتەوە ینی زەرور نییە کە دیناری عراقی بگاتەوە شوێن و بەهای خۆی بەرامبەر بە دۆلار ئارزی جەناب بکەم ساڵی پار عێراق بودجەی نەبوو تەزەکرا بێت تاکو بزانین کورتیانیە درێژانی بەڵام یەک لەسەر دوانزەکەی کە ئەکرا ئەوە بوو نەی ئەتوانی بێ بە سەرپۆش یاخو تەختی مەساریفەکانی ئەوە زەستدا بکە لەبەرەوە ئەو بریارە لە پەرلەمان دەرچوو کە 25 تریلیۆن خەرج کرد بە ناوی ئەوەی کەوە خواردەمەنی ئەکرن و تەختیوانەکەن کە لە ساچلی بۆ کۆمەڵشتی کە ڕۆیەکی لەوانەیە کە کێشەکەشی دروست کردووە لەسەرەوەیکەوە بۆچوونی من باقی فدرالی ئەمریکی فشارەکاتی سەر عێراق ئەو 2 میلیارد دلار بوو کە عێراق بە کە قەرزی وزە بوو یایە و بە ئێران ئەو حەسای لەسرە ئەمە ئەتوان بڵێن زەربەی بوو بۆ ئەمریکا چون 2 میلیارد دلار لەو ئانا بۆ ئێران زۆر بوو ئەمە لەبەرەوە ئەمریکا وای لە فشار خات سەر عراقیسا نابێت دلار زۆر بچێتە بازارەوە و نابێت و تەعامل لەگەڵ ئێرانە بکە ئەوەی چەکە لەو دۆخە بەڕایەوە و شارەزایکی ئابووری کە ڕۆژانە ئاگادان لە ڕوودا ئابوووریەکانی نەوخۆجییان هەیە تاکەی درێژە دەکێشێت تاکەی نرخی دلار وا دەبێنێتەوە خۆیان ئەمە لەوانەیە زۆری نەخایانێ بەڵام ئیسایی شەڕی ئۆکرانیا و رووسیا ئەوە شتێکە بۆیکەوە جێگیری لەو مەسائلان نەبێ ئەوە شەڕێکی ئابووری ئەتومە بە چوونی من ئەتوانرێت بە زۆرتنی گات ئەو شەڕە کۆتە بۆ نمونە من پیاگریم مەسەن ئەسکەرینیم زۆر مەسایلی ئەسکەری و سوا ئەمانە بزان بەڵام لە دوێنەوە ئەڵێ جێشی رووسی تر و جومناکە بەس بە سەواریخ لە شارەکانی ئۆکرانیا باشە نظام هەیە سەواریخ
لە هەموو دنیا ئەمریکا ئەوروپا دایانناوە کۆمەڵێ قەواعیدە دایانیان دژی ئەوانە باشە بۆ لە ئوکرانیاوە دانان بە ملیارات دۆلار یارمەتی وەرای ئۆکرانیانێن سارەی بۆ نێرن تۆپی بۆ نێرن کۆمەڵشتی بۆن تەکنۆلۆژیا بنێن بەڵام تا ئێستا نظامێکی دیفاعی ساروخی نییە کەوابێ چی ناتۆ بۆ چی رووسیا ئەیانەوێ ئەو جەنگە جارە درێژە بخایانە و تا ئەو جەنگەش درێژە بخایانە مەسائل ئێرانی نەختی خراپتە دواوە چۆن بەبییر نەچێ پێش مەسائلی ئوکرانیا زۆر مەسلەی بڵێن وێزگە ئەتۆمیەکانی ئێرانی لەبارە بوو و مەسائلی زۆر کۆبوونەوەی لەسەر کرا و ڕێکخراوی ئەتۆمی جیهانی و ئانە کەوتە بینەوە و کەوا ئیشکەن و لەسەروی ئایا سلمیە نیە بۆ ئێران بەڵام ئیسا تقریبەن ئێرا عەدە ئەوەی کەوا مەسەلەن کۆمەڵێ ئابڵوقێ لەسەرە تەحمیش کراوە لە زۆر مەسائلی کە ئێستا مشکلی ئەساسی ئەنات و ئەمریکا حربی ئۆکرانیە ئەو ئۆکرانی ئەوانمە بەسییان چی کە نایانە ئەو شەڕە کۆتای ببێ بەتاچی مەسائلی اقتصادیشی لەسرە مەسلەکە عسکەری نییە چون وەکو ئێسای بینین زۆری ئەوێ کاگ ئەمیر ئەم دۆخە ئابووری بچێتەوە باری پێشووتری ینی جەنگەکە ینی بەرەوەکەم بوونەوە دەڕوات بیر نەچێ ئێمە پێش کۆرۆناوتیان ئەم ژیانی دوای کۆرۆنا شتێکێ بە فعلەن گۆڕاکاری زۆر کرا حتا لە ژیانی ڕۆژانەی خەڵکی مەسەن ناو کوردواری خۆمانە ئەو کۆمەڵایشتە کۆمەڵایەتی کە بۆ پەیوەندیە دوای کۆرۆنا خستس بووە ئێستا زیاتر بە موبایل هەواڵی خەڵکە پرسی ئەوەنگە سەردان ناکە ئێمە شتێکی زۆر بەسیط کە ڕوویەوە بەڵام ئەوەی دوای حربی ئۆکرانیش من متأکد مەسائل دوای حربی ئۆکرانیش کۆتای ببێ لەسەر ئاسی جیهانی کۆمەڵە شتی گۆڕانکاری زۆر ئەبێ وەیەکی لەو گۆڕانکاری مەسائل ئابوووریەکانە مەسائلی دراوە مەسائلی علاقاتە دەولەکانە هەمووی گۆڕانکاری بەسەرە ینی کاگەم شتێک جێگەی سەرنجە بۆ نمونە بۆ ئەم شەڕا ینی لە هەندێک وڵات کاریگەری گەورە دادەنێ بەڵام لە هەندێک وڵاتی دیکە کاریگەریەکە بەم شێوەیە نیە ئەمە دەگەڕێتەوە بۆ سوقل و قورسایی بەهای دراو لە ناو لە جیهانیەکانیا چی وڵی خۆی بۆ بەبازە وڵات خۆی دوورە پەرێزە بە تەبیعەت لە مەسەلەکە ئێستا هەموو ناتۆ مەسەر مەشغوڵی ئەو حربەوانە بەڵام شارێکی شوێنێکی وەکو سویسرا نە حربی عالیەمە یەکەم نە حربی عالمی دوم نە ئەمەش ئەوە هاوکاری نەبوو لە مەسائلەکانە شوێنێکی وەکو مەسەلەن یابان يعني ئەمریکای جنوبیا ئەفریقیانی وڵاتەکان بەپی پەیوەندیان وڵاتەکان پەیوەندی من بابەتەوە نیە دروزی نەدەی ئەو وڵاتانی کە ئابوورێکی باشی مستەقیلیان هەیە ئەمە عیلاقیان بەوە نییە چون ئێمە مشکلەکەمان چیەکە ئەوەنە باسی و مەسلەکەین ئێمە خۆمان بەرهەممان نییە شەخۆرین ئێمە ڕۆژانە ئەوەی کە لەسەر مێزەکەی خۆتە لە جوور بەرگەکەتە و لە بەکارین لە ڕۆژانە لە سادەی لە بەرهەمی خۆت نییە بەڵام ئەگەر بەرهەمی خۆت بێ لە دەرەوە چی ڕۆیان چ کێشەیەکە هێن ناوتووە کێشەیەک و دروستدابێت کوردویی ئەڵێ کاسەی پڕ ئاشتی ماڵە ئێمە کاسەکەمان بەتاڵە پڕ نییە ئەگەر ئێمە بەرهەمێکی کوشتکاری باشمان هەبێت بتوانین مەکاین بۆ خۆمان دروستکەین بتوانین کارەبایکی باش بۆ خۆمان هەمان بێت ئێستا وەکو عەرزم کردی عێراق 2 میلیارد دۆلار یاوە بە قەرزی کارەبای ئەویانە ئێمە ئەگەر ئاودێرێکی باشمان هەبێت ئەگەر کوشتکاری باشمان هەبێت ئێستا دەوتانێ بەرنامەی خواردن کە بە پسوورا درێ هەمووی لە دەرەوە دێ ئەوانێکەیە تا ئیسای تاجێکی عێراقی تەوزێ ناکرد بووانە ئەوەیە کە تاسیری کورە سرێمە بەس ئەو وڵاتانی کەوا بەرهەمی خۆیان هەیە ئابوورێکی بەخۆتیان هەیە بنەمایەکی ئابووری باشیان هەیە بە تاکید ئەوە تاسیر ناکاتە سەریان دەگەڕمەوە چوارچێوەی بەسەری یەکەم بەڵێ بۆ ساڵی داهاتوو بەهای دینار بەرامبەر بە دۆلاردا دەبەزێت بەهای دیناردا بەجێ بانکی ناوەندی عێراق بەبێ گەڕانەوە بۆ سندوقی دراوی نێودەوڵەتی دەتوانێت سەربەخۆ بڕیارەبات خۆی سەربەخۆ بڕیارەدا بەڵام دەوتێت لەگەڵ سندوقی دراوی نێودەوڵەتی بەڵێ تەنسیق هەیە باشە نانێت تەنسیقریە بەڵام بانکی ناوەندی عێراق خۆی سەر پشکە لەوە چۆم ئەوە بوو بەرنامەی هەموو حیزبەکانی کە چوونە ئینتیخاباتی ئەم کابینە تازەیەوە لە ڕەوتی سەدرەوە تاکو نێوەرە هەموو ئەو دووبەرەی کە دروست بوو هەموویان داوای ئەوانە کردەوە باقی عێراقی کە بە دەوزە بەڵام ڕاگەری مەسەلەن ئەمینداریەتی بانکی عێراق تەسریحیە لەو ڕۆژەوەتی ئێمە تاکو ساڵی 2025ش نرخی دراوی عێراقی بەرامبەر دۆلارە بەڵا بێ ئەوە شتێکە ینی خۆی لە ڕووی ئابوووریەکەەوە لە ڕووی زانستی ئابووری ئەم گۆڕانکاری دەبێت چەند ساڵجارێک لە نرخی دراوە بکری ینی بۆ نمونە ڕێتە دەچێت ینی لە ڕوو ئابوووریەکەەوە شڵەژانی ئابووری دروست ناکات عێراق تازەیە ینی ئەمە وڵی خۆی ئابوورێکی باشە هەبێ وەکو پێموتی تۆ پێداویستەکان و شمەکەکان کە خەڵک ڕۆژانە بەکاری هێنیە لە کەرتە ئابوووریەکانەوە کە بۆی بێت وی دەرەکی نەبێ بازاری دەرەوە
دەوری نەبێت لەسەر تۆ هیچ دراوی تو پێز ناکە بەبە چۆن درا وەسیلەیەکە بۆ گۆڕینەوەی خەدەمات شمەک و خەدەمات و پێداویستەکانی ینی لەبەرەوەی ئەجنا جارامەتی خۆی مەسەر خێ بگەنم مەقایازە کراوە بەڵام کە دراهاتێتە پێشەوە جێ ئەوەی گرتووە بە پێی پێداویستەکانی خۆشی بێ لەبەرەوەی مۆزوعەکە بڵێ لە دۆخێکی ئاوەهادا هاوڵاتی ئەو بڕە دولاری کە لایەتی بە پێی ڕێژە و بڕی جیاواز بیهێڵێتەوە یا بیگۆڕێتەوە باشە آخر مشکلەکەمان من ناتوان بە هیچ کەس ئەزانچی مشکلەکە زانی چۆنە مشکلەکە لێرە ئیساژێ بۆسەرەوە خاڵە ئەگەر ئێمە شتی ناوخۆیمانە بێ پێویست ناکە بیر لەوە بکەینەوە چونکم دۆلاریش ئێمە بە دۆلار لە دەرۆشتێنین بازاری دەرەوە ئەگەر نرخی بەرز بێتەوە بە ئەبێ دۆلاری زیاتری پێبین لەبەرەوە بەڵام باشترین شت ئەوێ حکوومەت هەوڵ بدە کۆمەڵی یاساوڕێسا دەرگا کە زیاتر بەرهەم بیرت نەچی وەختی خۆی هەند ئیمپراتۆریەتی بەریتانی کە یان و ئەلمەکەی هەتاوی لێ ناڕوات هەند غاندی کە شۆڕش کرد شۆڕشێکی چەکداری نەکرد بژی بەس بە ئابووری وڵاتەکەی خۆی بە پێداویستی خۆی بزنەکەی ئەو لە مەسەریی اقتصادی زۆر مهمە شیرەکەشی خوارد خوریەکەشی کرد بەجل و لەگەڵیشە ئاڕووی بەوە بەریتانی دەرکرد شەریکەی هەندی شەرقی کە بەریتانیا دانێلوێ بەرهەمەکانی نەفرۆشە ئیکە بەرهەمی بەریتانی نەفرۆشە ئەمە بەریتانیا وتی مەسرەفە بکەم بە حەزی خۆی لاندی حسابی کرد خۆ بەشەر ئینسحابی نەکرد بە حەزی خۆی ئینسحابی کرد لەبەر ئەوە مەسایلی ئابوورێکە تۆ ئابووری خۆ پێشخەی هیچ پێویست ناکە ئەمە بەڵام مشکلەکەمانەوەی ئەتیمادی زۆرمان لەسەر دراومان هەیە ئەم جەنگە ئابووری خۆرز ناکەوێت بۆچی خۆرز ناکەوێت ئێمە ئەزمموی پێشمانێت ساڵی 56 عێراق ساڵی 56 عێراق نەوتی گەرمی تەزیر کردووە بۆ دەرەوە ساڵی 55 و 54 50 میلیۆن پاوەنی بە قەرزا بۆ بەریتانیا ساڵەکانی 20 کە حکوومەتی عێراقی دامەزراوە ئەو یارمەتی ئیمارات و ئەمیرنیشتەکانی خلیجی کردووە ئێمە چوارشت بۆ ئابووری تۆ مهمە ئەرز وەرز ئاو هەوا ئێمە ئەرزێکی باشمان هەیە چوار وەرزش لە وڵاتەیە لە وڵاتانەی کە دووەرزی نیە چوار وەرزیە ئەیدی ئامیلش ئەفو خەڵکێکی زۆرمانەیەکەوە ئەتوانی ئیشگا و هەواچی باش بۆ نەکرێت بۆ ناکرێمیشم پرسیارە ئەەکەم یعنی ڕەنگە حکوومەت دامەزراوەکانی دەوڵەت چاوەڕێی بۆچوون و ڕاوێژی ئێوەمانان بن کە ئەوەی بۆ ئێوە ڕاوێژکاری ئابووری ئێوە شارەزای ئابووری ئێوە بۆ خۆتان بوون بە بەشێک لەم پرۆسەیە یان هەر لە دوورەوە قسە دەکەن هەر لە دوورەوە قسەکەین حکوومەت لەبەر ئەوەی من بە بۆچوونی من تاکوونیە دەوڵەت سیاسیەکان و حیزبە سیاسەکان ببەڕێەوە هەل لەوەسای خۆیان مێنێت بێرت نەچێ ئیسا قەراراتی ئەمریکاڵە لەمان هاتنەوە دەرەوە چەمان هاتن چییە؟ گەڕێکی بانقەکان و ینی اقتصادی ئەمریکیە کارت لە گەورە اقتصادەکان هەیەوانە سیاسەتی ئەمریکیە من بەڕێوە ئەمریکا بەس بەرنامەدانە دەوڵەت بەرنامەی داناوە چۆن تەعاملەکە ئەمانە بەڵام کەرتە اقتصادەکانەوە ویش دەکەن ئێمە مشکلەکەمان ئەوێ ئێمە سیاست اقتصاد بەڕێوە مەفرۆزە اقتصاد هەموو کەرتەکە بەڕێوە ئەو لێر هەڵگەڕاوەوە معادلەکە عقلی ئابووری ئەمە لەو ئاستایە بتوانێت ئەم شۆڕشە بەڵێ منمان زۆرە لەوە هەتا من دوێنێشە و بەڕاستی تەقدیرێکم بینی ینی کابراایکی عێراقیە سیاسەتی نەرویجی نەوتی ئەو دایناوە نەرویج یەکەم دەوڵەتی ئەوروپیەکە لە باحی باکوورە نەو بە دەرهێنێت و نەوتێکی زۆریشی هەیە لە بیرمان نەچێت لە قەزەی ئەماروینا یەکی زۆ حەدید کافرەتیش عێراقی بەداخەوە زۆ ئەمری خۆی کرد گەورەترین و پێشکەوتوترین پایتەختەکانی دنیا بینای زۆ حەدیدی تایە و زۆر خەڵکی کەشمان هەیە لەوانە کۆتای بەڵەکە نزیکەمەوە دەمەوێت لێک گێڕا پێم بڵێ بە پێم و ئاماژە و پێدراوانەی کە هەیە و ئەو ڕێکوتنی کە لێمان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا بە جۆرەکان دەنگۆی چوونەبواری جێبەجێکردنی هەیە کە بڕیارە هەر بەیانی 400 میلیارد کرد سەر ڕێژماری بانکی وەزارەتی دارایی هەرێم ساڵی داهات و ساڵێکی باشی دارایی و ئابووری دەبێت بۆ ئێمە وەڵای خۆی زانین چۆن متمانە نییە ئەگەر متمانە هەبێت هەموو کێشەکان حەل بێت تا ئێستا لە بینی حکوومەتی هەرێم و لەگەڵ حکوومەتی بەغا متمانە نەما فدرال لەگەڵ حکوومەتی هەرێمە متمانە زۆر کەمە بێ ئەو متمانەیە بێ هەموو کێشەی حەل بێ و دوای ئەوەش من بە بۆچوونی من بەڕاستی حەلی کێشەی هەرێم
لە بەغایە لە وڵاتانی دەرەوە نیە ئێمە بتوانین لەگەڵ بغاگە ڕێکەوین بەڵام بەم جۆرانە نا 200 ملیار 200 ملیار بە مەقاسە بێت و ئەمە جەزری لە بنەڕەتە ئێمە گەڕێکەوین لەگەڕیا بە پێم ئەو ژمارانێکی سەبراو کراوەتەوە ئەگەر بجێ عراقی بەم 220 ناو ڕابەرەگەوە ئەزانی ماگانی حکومەت تێرێم چەنی بۆیە سی ئەوەی پارێکی سەدەسێکەوێ یانی پارەی پرۆژەشێ بێت پارەی پاشەکەوتی خەڵکی هەرێمێش حەقی خۆی نیە ئەم گومانە هەبێ لە ساڵی ڕاخنا لە متمانە بۆ نمونە هەرزم کردی بە ژمارە حسابی ئەوەندە پارە دەبوو بۆ هەرێم بێت بەڵام ئەرقام بۆ ئەمە کومپێتی مستەکیناتە ئەمە متمانە نیە ئەگەر متمانە هەبێ متمانە دروست بێت لە بینی بەغا و ئەرێمە زۆر تەبیعی ئەوشتا بێت و حەلەکە لەوێکرا بەڵام ئەو متمانەیە ئەبێت دروست بێت ئەنجا چۆن دروست ئەبێت ئەو مشیلەکە ئەوەیە ئەبێت چی بەغا و چی هەرێمیش لە کۆمەڵێ دەستکەوتی حیزبی بینە خوارەوە بۆ خۆت وەکو پێشنیاری شخصی خۆت پێت باشە یعنی حکومەتی هەرێم و حکومەتی بەغدا بۆ شێوەیەکی ئێستا ڕێکەوتنی لەسەر دەکرێت کارسەران ئەم ڕێکەوتنەوەکو خۆی جێبەجێ من ڕێزم هەیە بۆ کەسانی هەموو چون و خەڵکانی دڵسۆزن وەزانم حکومەتەکەی خۆیان خۆشەوێ و دڵسۆزم بۆ میلەتەکەیان و هەمویان ئەتوان بڕێن شەهیدی نەنێژراون ئەوانی کە ئەو وەفدانە ئەوشاندا نەیکاچێ بۆ بغا قسە لەگەڵ بغاکەن بەڵام خۆزگە کۆمەڵی خەڵکی پسپۆریان لەواچوو ئەینی شاد ئەچێ بۆ مەسایلی نەوت ئەندی شان دەچێت بۆ مەسایلی پارە ئەندی شان دەچێت بۆ مەسایلی ڕێگەوبان ئەینی شان دەچێت کاکە وا ناکرێت ئەبێ و شاندانە بەسەر سەر و بەسەر چاو هەموو ئەمانە دڵسۆزم بۆمرە بەڵام ئەبێ کۆمەڵی خەڵکی پسپۆر لە بواری کارەبا خەڵکی کارەبای لەگەڵابێت لە بواری نەوتە خەڵکی نەوتی لەگەڵابێت لە بواری مەسەن دراوە خەڵکی دراوی لەگەڵ ینی شاندەکانی ئێمە شاندەکان لە چاوجاران گۆڕاگای تیاکراوە بە جۆرە ئەبێ گۆڕانکارەکە ئێمە نابێت چاوەڕێکین ستێپ بای ستێپ ژیان ئەوە نەما گۆڕانکارەکان زۆر سەریعە تۆ کەرمەجارێکی هەبێت منی سا گەرمێ لە هەرێما سیارە دروستکەم معمەلێکی ئۆتۆمبیل دروستکەم بۆچی جەناب و یەشی چکەویچکە بێنم ئاوەرە ئۆتۆمبیل بۆ دروستکەن ئاچی بۆ هەموو وڵاتانی دنیا کاکە ئەمریکا بۆ خۆزە بەلاحی خۆی تەجمیعی سیارەکانی لە کەنەداکان زۆربەی سەر لە سین نەکرێ لە هەند دەکرێ بۆ من نێمەکسەر تەجمیعەکە بۆ دەست دەکەم بەوە تەکمیلەی ئیشەکەی ئەوکەم ئەگەر تا تووریشی پێ من باشترە بۆ لە سفرەوە دەست پێ بکەمەوە ئێمە مشکلەکەمانەوە ئەمانە لە سفرەوە دەست پێ بکەین نە ئەوەی کە کراوە با خەڵکانی ئەمە شاندەکە ڕێخۆشکەری کردووە لەگەڵ بەغا دانیش متمانەکە پێیا بووە بەڵام ئەوان خەڵکی پسپۆرانەیە ئەهێنن لەگەڵان دانیش ئەو من بیستێتمان ئێمە کۆمەڵی خەڵکی پسپۆرمان هەیە ئەم هەموو زانکۆیانە هەیە لە کوردستانە تۆ بڵێ دوو کەسی پسپۆریتیانە بێ نەتوانێت مەسایلان لەرەوە بکە ئەم هەموو ڕێکخراوانەیە لە کوردستانە نەتوانێت ئەوە بکە ئەم هەموو خەڵکی کە نووسەر و ئەمانە خەڵک هەیە بتوانێەوە بکە بەڵام ئەبێ ڕێی پێ بدرێ قەزایی حیزبی لا ببرێ لەسەری باشان دەکە حیزبێ بەناوی خۆی بچێ بەڵام ئەوانی کە لەگەڵان خەڵکانێ بن پسپۆر بن لە ئیشەکە با ئینتیمای حیزبیشیان نەبێ بەڕێز ئەمیر قەساب ئابووری ناس و شارەزای بواری ئابووری سپاس بۆیەوەش زۆر سپاسانەکەم بینەرانی بەڕێز و خۆشەویست تاوەرێکی دیکۆ بەنامێکی دیکە هەر بەختەوە بن.